سڵاتان لێ وەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لەسەر تەوریکتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ باس لە مانگرتنی کارمەندانی تەندروستی دەکەین لە هەرێمی کوردستان و کاریگەریەکانی ئەو مانگرتنە بەسەر نەخۆشەوە کە باس لەوە دەکرێت لە ئێستادا پاش ئەوەی کە ژمارەیەکی زۆر لە کارمەندانی تەندروستی هەرێمی کوردستان بڕیاریانداوە کە مان بگرن بۆ ئەوەی چەند داواکاریەکیان ئاڕاستەی لایەنە پەیوەندیدارەکان کردووە کە ئەگەر جێبەجێ نەکرێت ئەمان مانگرتنی سەرتاسەری ڕادەگەێنن. ئێمە لە لایەکی ترەوە باس لە یاخود ئێوە دەتوانن باس لە کاریگەریەکانی ئەم مانگرتنە بکەن بەسەر نەخۆشەوە بەڕێزان. دیارە بەهۆی جێبەجێ نەکردنی داخوازی پیشەیەکانەوە کارمەندانی تەندروستی لە هەرێمی کوردستان ناڕزایی دەردەبڕن و ئاماژە بۆ ئەو دەکەن کابینە لە دوای کابینەی حکوومەتی هێرێم بەڵێنی جێبەجێکردنی داواکاریەکانیان دەدات، بەڵام تا ئێستا ئەو بەڵێنانە نەشۆتە بواری جێبەجێکردنەوە بە پێی وتەی خۆیان و سندیکای کارمەندانی تەندروستی کوردستان نوێنەرایەتی زیاتر لە 22,000 کارمەندی تەندروستی دەکەن یاداشنامەیەکیان ئاڕاستی سەرۆکاتی هەرێم و پەرلەمان و ئەنجومەنی وەزیران و چەند وەزارەتی کردووەتەیدا ئاماژە بۆ ئەو دەکەن ئەگەر تا ڕۆژی 12 مانگی داهاتوو کە سەرڕۆژی جیهانی پەرستارانە داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت ئەوە مانگرتنی سەرتاسەری ڕادەگەێنن. بەڕێزان ئەگەر بینە سەر داواکاریەکانیان کارمەندانی تەندروستی لە یاداشتەکەیاندا داوا دەکەن دەرماڵەی مەترسی لەسەر جەم نەخۆشخانەکاندا و مەڵبەندە ئێشەگرە 24 کاتژمێرەکان و گشت مەڵبەند و بنکە تەندروستیەکان هاوتا بکرێن. وەروەها داوای ئەو دەکەن کە جێبەجێکردنی مامەڵەی دابینکردنی زەوی نیشتێجێبوون بۆیان هەروەها کردنەوەی بەڕێوەبەراتی گشتی کاروباری کارمەندانی تەندروستی و کردنەوەی خولی ڕاهێنانی کارمەندان لە وڵاتی تورکیا، کردنەوەی کۆلێژی پەرستیاری لە ئێواراندا. هەر لە یاداشتەکەیاندا کارمەندانی تەندروستی داوا دەکەن بەدانانی جێگری بەڕێوەبەرە گشتیەکان لە کارمەندانی تەندروستی لە فەرمانگەکانی هەر سێ شارەکەی هەرێم و ناوچە ئیدارە سەربەخۆکەیان یاخود سەربەخۆکان، هەروەها زیادکردنی بڕی ڕێژەی هاندان لەو شوێنانەی کە ئێشەگرتنی تێدا، هەروەها کردنەوەی بەشە تەندروستیەکان لە کۆلێژی تەکنیکی سلێمانی و هەولێر لەگەڵ دروستکردنی یانە و بارگای سندیکا لە هەولێر و شارەکانی تێدا. ئەمە داواکاریەکانیان بەڕێزان ئێوە دەتوانن لە پەیوەندەکانتانە باس لە کاریگەریەکانی ئەم مانگرتنە بکەن بەسەر نەخۆشەکانەوە کە هەندێک لێی و گازندەی هاوڵاتیانمان بۆات لە ڕێگەی پەیوەندەکانەوە داوا دەکەن کە ئەم تۆرە تەرخانکەین بۆ ئەو نەخۆشانەی کە لە ئێستادا سەردانی بنکە تەندروستیەکان دەکەن و چارەسەری پزیشکی پێویستیان بۆ ناکرێت لەبەر مانگرتنی کارمەندانی تەندروستی. هەروەها باس لە ماف و داواکاریەکانی کارمەندانی تەندروستی بکەن کە لە یاداشتەکەیاندا ئاماژەیان پێداوە بۆ ئەوەی زیاتر زانیاریمان لەلابێ لەسەر مانگرتنەکە بەگشتی پێش ئەوەی پەیوەندەکانتان وەربگرین. بەڕێزان بێستۆن فەتاح وتەبێژی لقی سلێمانی سندیکای کارمەندانی تەندروستی هەرێم لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵماندایە. سڵاو لێ بێ کاک بێستۆن، دوا پێشهاتی مانگرتنەکە گەر پێمان بڵێ. کاک بێستۆن دەمانە بەڵێ جەم لێتە سپاسی کەناڵەکەتان دەکەی بۆ ڕووماندنی هەواڵەکان و هەواڵەکانی ئەم مانگرتنە. ئێمە سەرەتای بەرنامەکە باز لەوە بکەین کە داوای لەبوردن لە هەوڵاتیان دەکەین کە نەمانتوانیوە ئەو دوو ڕۆژەی کەمان مانگرتووە بەمڕۆوە خزمەتگوزاری تەندروستیان پێشەش بکەین کە چەندەها ساڵە ئەم خزمەتگوزاریانەمان بەدەوامی پێشەش کردووە. ئەمڕۆ ئێمە لە دووەم ڕۆژی مانگرتنین لە شاری هەولێر و لە شاری سلێمانی کە سەد جەم نەخۆشخانە و مەڵبەند و بنکە تەندروستیەکان مانگرتنیان تێدایە کە ڕێژەی کارمەندان لە سایە هەفتەی ستافی خزمەتگوزاری وەزارەتی تەندروستی پێگەێنێ بۆیە واتە سەوڕەکەین و ئێوەش خۆتان ڕووماڵکردنی هەواڵەکانە بینیتانە کە ئەم مانگرتنە کاریگەریشی ئەو تۆی هەیە بەسەر کاری خزمەتگوزاری تەندروستی لە وەزارەتی تەندروستیە. ئێمە بۆ سەلامەتی جانی هاوڵاتیان مانگرتنمان لەو شوێنانە ئەنجام نەداوە وەک فریاکەوتن و فریاکەوتنی مناڵبوون و فریاکەوتنی مناڵان و بژانەوەی دڵ و سوتاوی ئەو شوێنانی کە پەیوەندیان بە سەلامەتی ژیانی هاوڵاتیانەوە هەیە بۆ ئەوەی کارێک نەبێت کە هیچ هاوڵاتیەک بۆ یان مانگرتنەوە ژیانی خوانەخواستە بکرێتە مەترسیەوە. بەڵام لەو شوێنانەی کە حاڵەتی کۆڵکەیسی پێدەوتێت یا حاڵەتی سادی پێدەوتێت ئێمە مانگرتنمان کردووە. مانگرتنەش ناگاتەوەی کە ئێمە نابەزایی بێ بەرامبەر هاوڵاتیان، بەڵکو ئێمە پشتگیری لە هاوڵاتیان نەکەین، بەڵام ناچار بووین فشارێکی زۆر بخەینە سەر حکومەت. ئەو داوانەی هەمانە کە چەندەها ساڵە گەڵاڵە بووە تا ئەمڕۆ بەتایبەتی لە وەکو جەناب لە سەرەتای بەرنامەکەی ئاماژەوە پێکرد لە مانگی پێنج ئێمە ئەم یاداشتانەمان کۆتە بەدەمی
هەموو دەسەڵاتەکانی حکوومەتی هەرێم و سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بۆ جێبەجێکردنیە، بەڵام تا ئێستا چەندەها جار بەڵێنیان پیاوین و ئەم بەڵێنە جێبەجێ نەکراوە، بۆیە ناچار بووین دوایە داژنامەی خۆمان لە بەردەم ئەنجومەنی وەزیرانە وەکو لینەی باڵای سەندیکای کارمەندان و ئەنجومەنی کارگەڕی لەقەکان بخینە بەردەمی وەزارەتی تەندروستی و ئەنجومەنی وەزیران کە بڵێن ئێمە لە ڕۆژی سێشەمەدا دەست دەکەین بە مانگرتن لە سەرتاسەری هەرێمی کوردستانە و ئەو مانگرتەمان ڕاگەیان و تا ئێستا بەداوامین وا بڕیارمان داوە کە بۆ ئەوەی حکوومەت کاک بێستون ئەو گلەی و گازندانی کە هەن ئەگەر وەکو خۆیان بیگوازینەوە ئێوە بۆ ڕەچاوی ئەوتان نەکرد کە نەخۆش هەیە بۆ نمونە راپۆرتێکی دوێنی کەناڵی NRT کارمەندێک یاخود ببوورە هاوڵاتیەک لە هەولێر سەردانی بنکەیەکی تەندروستی دەکات نەخۆشێکی هێناوە کەس نییە هاوکاری بکات. ئێوە ڕەچاوی ئەوتان نەکرد کە مانگرتنی ئێوە وەکو مانگرتنی شوێنێکی تر نییە، ئێوە ژیانی هاوڵاتیان ئەگەر بەڕوونتر بڵێن مامەڵی هاوڵاتیەک ڕایی بکریا خۆ ڕایی نەکرێمە کێشە نییە وەکو ئەوەی کە ژیانی ئەم کەسە نەکەوێتە مەترسیەوە. بۆچی بەو شێوەیە ئێوە مانگرتنەکەتان بەم شێوە ڕاگەیاندووە کە تا ئێستا ئەگەر هاتوو وە خۆتان داواکارەکانتان جێبەجێ نەکرێت ئێوە بەردەوامە بن، بەڵام هاوڵاتی چی بکات لەم نێوەندەدا لە نێوان ئێوە و حکوومەتدا؟ بەڵێ کاکەجان ئەوەی جەناب دەڵێ ئێمە وەکو سەرەتایی وتەکانم بۆ دەست پێکرد ئێمە داوای لە بدن لە گشت هاوڵاتیانەکەین، بەڵام ئەبێ ئەوەش بزانێت ئێمە ئەو داواکارانەی کە بەزمان کردوتەوە هەندێک داواکاریان تایبەتە بە بەدەستکردنەوەی ئاستی خزمەتگوزاری تەندروستی. ئێمە کارمەندمان هەیە لە ساڵەکانی 20 ساڵە 30 ساڵە تەخەڕوجی کردووە تا ئێستا لە دوای تەخەڕوجیەوە ئەلفوبێیەکی نەخسۆتە سەر لە بواری زانستی. ئایا ئەو کارمەندی تەندروستیە بۆ چۆن خزمەتگوزاری تەندروستی پێشکەش بە هاوڵاتیان بکات ئەگەر ئاستەکەی لەو ئاستیان نەبێت؟ زۆر باشە بەڵێ کاک بێستون ئەگەر بینە سەر داواکارەکان ئەگەر بینە سەر داواکارەکان هەرچەنە زۆرن، بەڵام ئەمەی کە چەند مانگێکە بەدی دەکرێت لەلایەن نەک کارمەندانی تەندروستی بەڵکو کارمەندانی فەرمانەکانی تر دەرماڵی مەترسی ئێوە بە دوواداچوونی ئێوە چۆن بووە کە دەرماڵی مەترسی ئێوە لە 150ە؟ ئایا ئەمە هاوتا نییە لەگەڵ کارمەندانی تەندروستی عێراق؟ بەڵێ وەڵامی ئەو پرسیارەشە بەمەوە ئەوەی کە لە باشووری عێراقی فیدراڵ جێبەجێ دەکرێت بریتینە لە دەرماڵی مەترسی، بەڵکو ئەوەی ئەوان بریتە لە دەرماڵی مەترسی یا تەقینەوە یا بارودۆخی ئاسایش، بەڵام ئەوەی کە لە نووسراوی ڕسمی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێما کە تا ئێستا جێبەجێ کراوە بۆ برا پزیشکەکان بریتە لە مەترسی دژەتەنینەوە واتە توشبوون بە نەخۆشیەکان. من زۆر سەیرە بەلامەوە کە ئێستا چەند ساڵێکە وەزارەتی تەندروستی زۆر ینی بەنایەکسانی هەڵساوە دوو کەس لەوەی ژوورێکدا کار دەکەن هەردووکیان بە هەمان جۆر کاریگەری توشبوونی بە نەخۆشیەکانیان هەیە، بەڵام ئەو کەسێکی یەکەمیان کە برا پزیشکەکانە بە لە ساڵ دەرماڵیان دەدێتێ و ئەو کارمەندەی کە 24 ساعات بەدیار نەخۆشەوە زیاترین حاڵەتی توشبوون بە نەخۆشیەکان ئەوان دەگرێتەوە لە 150 دەگرێتەوە. ئەمە لەلایەنی مرۆڤایەتی و لەلایەنی یاساییشەوە بەڕاستی نەشیاوە. من داوا لە داواکاری گشتیش دەکەم کە بێتە ناو ئەم بابەتەوە بۆی لەو بابەتە بکۆڵێتەوە بزانێت ئایا چ ناحەقیەک بەرامبەر کارمەندانی تەندروستی کراوە کە ئێمە دکتۆرمانەیە کە ئیشی ئیداریەکە بۆ ماوەی 10 ساڵە تا ئێستا لە کاتی کارکردنیان نەخۆش نابینێت کەچی دەرماڵەکەی لە ساڵسەیە، بەڵام کارمەندێک لە بەشی فریاکەوتن لە شاری سلێمانی کە بەپێی ئامارەکان دەرەکەیە 210 نەخۆشە بینێ لە خەفارەتی خۆیدا کەچی ئەو دەرماڵەکەی لە 150 ئەمە ناحەقیە. بەڵێ کاک بێستون دوا پرسیارمان تا چەند ڕاستە کە لە ڕۆژی مانگرتنی پزیشکاندا ئێوە کارەکانی ئەوانتان جێبەجێ کردووە؟ بەڵێ بەنسبەت ئەو پرسیارەشەوە کە مانگرتنی پزیشکان کرا دیارە بە ڕسمی ئێمە ئاگادار کراینەوە وەکو سەردیکای کارمەندانی تەندروستی کە لەو شوێنە حەساسەکانە کە پزیشکانی لێ نییە شوێنیان بگرینەوە. ئێمە وەڵامی ئێمە بۆ بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی ئەوە بوو کە ئێمە ناتوانین ئیشی پزیشکان بکەین لەبەرەوەی ئەوان پسپۆڕێکی تایبەتیان هەیە و ئێمەش پسپۆڕێکی تایبەتیمان هەیە، بەڵام بۆ سەلامەتی گیانی هاوڵاتیان لەو شوێنانەی کە پێویستیان بە حاڵەتی ئەوەیە کە ئەوان شوێنی فریاکەوتنیان بەجێهێشت بوو ناچار بووین بۆ ئەوەی گیانی سەلامەتی ئەو هاوڵاتیانە پەرێزین. بەڵێ لە شوێنانەیە ئێمە کارمان کرد ئەیش بەپێی ئەو بڕیارەی کە بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی پێی ڕاستپادین وتی ئەبێ لەو شوێنانی کە فریاکەوتنن بەڵێ کاک بێستون هاوڵاتیان ئەوەی شە بکەن. بەڵێ زۆر سپاس بۆ کاک بێستون فەتاح وتەبێژی لقی سلێمانی سەندیکای کارمەندانی تەندروستی هەرێمی کوردستان. بەڵێ یەکەم پەیوەندیمان ئاڵێخان لە سلێمانی فەرموو ئاڵێخان.
ئاڵی خان لە سلێمانی ئێوارە باش کاکسوان زۆر سپاس ئاڵی خان فەرموو تەوەرەکە لێتم زۆر سپاس دەکەم لەبارەی تەوەری ئەمڕۆدە بەڕای من ئەم مانگرتنانی پزیشکەکان بووە بە چاولێکەری سەرەکی هەموو ڕۆژێک ئەم دکتۆرانە مانەگرن باشە بۆچی مانەگرن وەڵی هیچ دکتۆرێک نییە لەم سلێمانی و لەم هەرێمی کوردستانیا بەپی پێویست خزمەتی نەخۆش بکات و دوای ئەوە ئاڵی خان ئێمە باس لە پزیشکان ناکەین باس لە مانگرتنی کارمەندانی تەندروستی دەکەین ئەگەر قسە لەسەر ئەو تەوەرە بکەین بە تەکید ئەوانی هەر پزیشکن و هەر پیانەوەترێ دکتۆر و دوای ئەوەش مەسەلەیەکی کوردی هەیە ئەڵێ شتێتە بۆ شوێتی ئەڵێ بۆم ئەلوێ دیارە ئەم پزیشکانش بۆیان ئەلوێ و دوای ئەوەش چەند من فەرمانبەری وا ئەناسم کە سل خاڵی هەیە چەند ساڵیسا خزمەت بە وڵاتەکە بەڵام وەکو ئەم پزیشکانە هیچ کاتێک بیری لە مانگرتن نەکردوتەوە و هیواداریشتم حکومت ئەگەر هەر ئەم پزیشکانە بەردەوام بن لە مانگرتن من هیوادارم حکومەتی هەرێم ئەم وەجبەیە هەر هەمووی فەسڵکە وەجبەیەکی تر بێنێتە جێگەی ئەوان و ئەو کەسانەی ئەو پزیشکانی کە خانەنشینی کردوون بیانگەڕێنێتەوە سەر وەزیفەکانی خۆیان بۆ ئەوەی کە ئەم پزیشکانە سێرەکەی بینی هیچ چیشی مستەوای ئەوەی نییە کە ببێ بە پزیشک بەڵام سێرەکەی هەر لە خۆیان یعنی خۆیانەکەم بە پزیشک و خەڵکی بێتاوانە کوژن ئێوارەیەکی ئارام سپاس زۆر سپاس بۆ ئاڵی خان لە سلێمانی بڵێ ئیسلام لە شەقڵاوە باش زۆر سپاس کاک ئیسلام فەرموو ئەحوال باش باش برام زۆر سپاس دەکەم کاکە والله لەسەر تەوەرەکەتان بەڕاستی دوو بەشی خەتای هاوڵاتیەکانە دوو بەش خەتای هاوڵاتیەکانە بەش باوکم هاوڵاتی مساعدەی دکتۆری ناکەزان نەخۆستی نەخۆشەشی بەڕێکاتی بەڕێکا من بخۆم ئەم بخۆم دیتیتم ئەو حەفتی ئەولاتر بەرنامەش لەسەر بوو قسەم نەگەکردی دوو بەش لەسەر ئەو هاوڵاتیە بەس بە زۆری من لێم خۆماوە خوشکەچی من لە 2007 ناوی دکتۆرەکەش دەدەمە لە شارۆچکەی هەریریشە ناوی ستار مەحموودیشە لە شەقڵاوە هات دەرزێکی دەخوشێمدا ئەم عاژەکەدا بیت دەستی هەر نەستاتەوە سەقەتی کرد بەس باوکم بەخۆی دوو بەش خەتای داوەیە هاوڵاتی بەشش خەتای ئەوەیە دکتۆرەکان ئەمن هەوڵە شەقڵاوە بوویمە هەوڵە خەستەکانی بوویمە دکتۆر چ بکە بە ئیبا کاکسفەرجات ئامن هەوڵە خەستەکانە شەقڵاوە سرم تقریب و چوندا دایم کرد دکتۆر سوا ڕسمی لە من گرتە بابم خۆ من ئەمن ناتمە لۆ من ئەوسە بێ تورکیای و ئەفغانستان ئەوسمی نەرەوە نەکرد نەخۆشیێ نەرەوە نەخۆش نارە ناری گوتی بابم من مردم ئاوم بەسەردا بکە بەڵێ سپاس بۆ کاک ئیسلام لە شەقڵاوە زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ بەڕێزان هیوادارم قسەکانمان زیاتر لەسەر مانگرتنی کارمەندانی تەندروستی بێت نەک لەسەر مانگرتنی پزیشکان کە پێشان ڕۆژێک بۆ بینیمان بۆ بەتایبەتی لە هەولێر کە نەخۆشخانەی فێرکاری شاری هەولێر بوو کە مانگرتنی ڕاگەیاند بەڵام ئێمە قسە لەسەر مانگرتنی پزیشکانی کارمەندانی تەندروستی دەکەین و داواکاریەکانیان کە ئێستادا داوایان کردووە لەگەڵ کاریگەری مانگرتنەکە بەسەر نەخۆشەکان کە هەندێک هاوڵاتی پەیوەندیان کرد وەگلەی و گازندیان لەوە هەبوو کە کاریگەری هەیە لەسەر پێداویستەکانی ئەو نەخۆشانی سەردانی بنکە تەندروستیەکان دەکەن بڵێ مامەڕیشە لە چەمچەماڵ پێدەچێت ناوی خوازراوە بێ سڵاو لێبێ فەرموو زۆر سپاس دەکەم زۆر باشە هەرچەندە ناوەکەش خوازراوە بەڵام ئەگەر بتوانی پەیوەندەکە تۆمار نەکەیت داوا دەکەین کە تۆماری نەکەی پێم وایە گوێم لە دەنگی مۆبایلەکەی کە ڕێکۆردی دەکەی تۆمارێکی بەڵێ فەرموو فەرموو مامەڕیشە لە چەمچەماڵ بەڵێ دیارە پەیوەندەکەی پشڕا ئیبراهیم لە زەرگوێز ئەو کاتێک باش زۆر سپاس کاک ئیبراهیم کاکە جا من لەگەڵ ڕێزما بۆ هەموو کارمەندان تەندروستی بەڕاستی حکومەت چیان لێ بکات حکومەت نەفرسیوان لەگەڵاکە بەڕاستی زۆر هاوکاریان نەکە مەعاشی شار من لەو کارمەندانە پرسم ڕێزم لە ساڵ یەکیان هیداکە بەڕاستی کەشتە خەستەخانەکان ئەسڵەن هەانە هەر ئەسڵەن تەبیعەتی نانن دەست پێوە بات بەڕاستی حکومەت چیان لێ بکات ئەوەی حکومەت ئەو نەشەفافە لەگەڵان هاوکاریانەکە بەڕاستی کارمەندان ئەو نەدۆسۆزین بۆ خەڵکو حکومەتەکەیان من داواکارم لەو کارمەندان دۆسۆزانە ئەمیشتێ هەر ئیشێک بە هەر کارێ بێ وەڵا بایکۆ دەکەین یا مزارەکەین یا خۆ پیشاندان ینی بەڕاستی ئەمە شتێکی جوان نییە ینی بەڕاستی ئەو نە حکومەت و خەڵک دۆسۆزە بەوان ئەوان وانی حکومەت چیان لێ بکات کاکە لە وەزارەت بەڕاستی خۆ من تاسە دەستان لەگەڵ دژی گەندەڵین بەڵام ئەمانش کاکە وەرە ئەچی بۆ خەستەخانەیەک بۆ ئەچی بەمبایل مەسیجە نێرێ یا خۆی مەشغول بە قسە یانە نجا خوات ئەنی کارمەندەکانیش بێ دڵسۆز بن حکومەت بۆ لە پرسیارە تا سەر پرسیارەی لێ نەکردن بۆ ئێوان جواب
بەڕاستی معاشی چاک ژیانی چاک یعنی چیان لەم حکومەتە ئەوێ. بەڵێ سپاس بۆ کاک ئیبراهیم، سپاس بۆ کاک ئیبراهیم. بەڵێ لەسەر تۆری کۆمەڵایەتی فیسبوک ئەرمەن ئازاری تەنها دەستخۆشی کرد و سپاسی دەکەین. ڕێزدار هەرکی دەڵێت بێگومان لەم نێوەندەدا حکوومەت خەتابارە. سامی عەبدوڵڵا دەڵێت بەڕاستی هەموو کەسێک مافی خۆیەتی داوای مافی خۆی بکات، بەڵام نازانم بۆ حکوومەت وەڵامیان ناداتەوە. بۆتان مەولودی دەڵێت پارە وا لە پیاو دەکات دوور لە ئەرکی ڕاستەقینە، بەڵکو مانیش بگرن و ئەرکی خۆشیان بەجێنێنن بەداخەوە پارە چاو کوێر دەکات. ئەمین نزار دەڵێت من خۆم دکتۆرم لە سلێمانی تا داواکاریەکانیان جێبەجێ نەکات حکوومەتی هەرێم مەبەستی حکوومەتی هەرێم ئەگە داواکاریەکانیان جێبەجێ نەکات مەگرنەکە ناشکێنن. بارزانجاف دەڵێت زۆر بێمانایە ئەم خەڵکە فێر بوون هەر داوای پاداشت ئەکەن بەبێ ئەوەی بزان کە ئایا چیان بەخشیوە بەم وڵاتە. بەڵێ کەیوان لە سلێمانی، کەیوان لە سلێمانی. بەڵێ مەرحەبا. مەرحەبا کاکەیوان فەرموو. زۆر سپاس. دەستخۆشی دەتەوەرەکە دەکەم. سپاس دەکەم. وەڵام من لەسەر ئەو تەوەرە بۆچوونێکمێ ئەوان پزیشکەکانمان ئەگرن ئەو مانگرتنە بەس میلەت لیانەیە زەرمەند دەبێت، فەقیر وەژار زەرمەند دەبێت. کابراچە دەبەر خەستخانەکە من ئیشی بۆ ناکەم. کورەکاری پزیشکی زۆر زۆر گەورەیە، بەڵام لە لای ئێمە ئاوا کاکە سەی دەکرێت. یان ئێستا حالی حەزر من ئەمەلیات کراوە وەرەقەی شامەتی وەڵا ئەوەی مانگۆرە بۆ عیادەکەم باش کاکەەوە من پارەم پێ بوو چوومە بۆ عیادەکە گەرێجە پارەی پێ نەبێت. دەستخۆشی لە بەرنامەکەتانەکەم هەر ئەوەم هەبوو. دەستان خۆش. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵێ ئاوارە لە سلێمانی. ئاوارە لە سلێمانی. ئەلۆ ئەم کاتت باش. زۆر سپاس کاک ئاوارە فەرموو. باش کاکە گیان. زۆر سپاس دەکەم. بێ زەحمەت وەڵام من وەکو تێبینیەک لە سەقسی ئەو برادرانە کە قسەکەن بەرامبەر کارمەندانی تەندروستی. بەڵێ بەڵێ فەرموو. ئەخوازم هەر دەستێک لەو برادرانە بتوانێت یعنی بتوانێت یەک شەوێک وەکو کارمەندانی تەندروستی بێت یەشگری بکات لە خەستەخانەکانە خزمەتی خەڵک بکات لەو کاتە تێ ئەگات لە مەعانات و لە هەوڵ و تێکۆشانی ئەو کارمەندانی کە لێ خزمەتی خەڵکەکەن. پێم وابێ هەر کارمەندێکی تەندروستی ئەگەر بۆ سەعاتێکی خزمەتی کردبێ لە خەستەخانەیە بە شێوازێ خزمەتی کردووە کە یعنی خەڵک ڕای لێ هەبێت، یعنی ئەوەنە ئیشی کردووە کە خەڵک یعنی گلەی لێ نەکات کە بەڕاستی. بەڵێ کاگاوارە. بەڵێ بەڕاستی کارمەندانی تەندروستی هیلاکەن. بەڕاستی من وەکو هاوڵاتیە قساکەم. بەڵێ قابلیەتی ئەوان کە زۆر لەوە زیاتر شتیان بۆ بکرێت، قابلیەتی ئەوان کە زۆر زیاتر لەوە تەقدیریان بگیرێت. من ناڵێم خراپ نییە، خراپ لە هەموو شوێنەکە هەیە، بەڵێ ناڵێم کارمەند هەیە لارە کارمەند هەیە مەسەلەن پێی پێویست ئیش ناکە، بەڵام ئەوە مانای ئەو ناگەێنێتەوە هەرچی کارمەندی تەندروستی هەزار بیست فکێ و زەر بەسە کارەکانیان نابێنی. بەڵێ کاگاوارە سپاس بۆ کاگاوارە لە سلێمانی. باوکی ئارۆ لە هەڵەبجە. ئەلو کاکە جان. بەڵێ باوکی ئارۆ گوێمان لێتە فەرموو. برای بەڕێزم مەسەلەی ئەم مانگرتنی ئەم کارمەندانە بەڕاستی من وەکو بێلایەنێ قسەیەکەم. بەڵێ فەرموو. ئەم نازانم ئەم خەڵکە چی ئەوێ لەم حکومەتە هەتا حکومەتی بەعزە بوو یەک زەلام نەیەتوانی یەک قسە بکە بجوڵێتەوە سەبارەت بە حیشتێک. ئیسا ئەم حکومەتەیە من ناڵێن گەندەڵ نییە و دز نییە و کەم و کورتی نییە، بەس بەم شێوەی نییە و خەڵکەواتیەکان لەم حکومەتە. بەس ئەو خەڵکەی کە مانی گرتو هەزار نەخۆشیەیە کاکەتان لە بەردەم و خەستەخانە هەزار ئافرەتی حامیلە هەیە وەکەی معقولە. کاکە من داوام لە حکومەت ئەوەیە وەکو بێلایەنێ قسەیەکەم خوا بیزانێ ئەوانە گشتیان فەسڵکە 25,000 تر تاعینکە 50 تاعینکە لەبەری ئەوانە گشتیان فەسڵکە جارێکی تر ئەو خەڵکە فێر نەبێ کاکە هەرچێکی باوکی ئارۆ پێت وایە ئەوە چارەسەرە هەمویان فەسڵکە. برای بەڕێزم ئاخە تۆ ناکەی کاکە هەر کێشەیەک هەبێت بڕێتە بۆ حکومەت وەڵام من معاشم بۆزداکە وەڵام من ئەوەم بۆ کە من ئەوەم بۆ کە کاکە بۆ تۆ چی؟ بەڵێ سپاس. حکومەتش ناڵێن ئێمە کەم و کورتی نییە، بەس بۆ شێوەیەش نییە ئەو خەڵکە ئازانێ یعنی هەرچی بیکە و مزارە بکە و مان بگرێ و مامۆسا و نازانم پەرستار و نازانم پۆلیس یعنی معقول نییە بەڕاستی. سپاس بۆ باوکی ئارۆ لە هەڵەبجە سپاس بۆ پەیوەندیەکەت. دەرمان سۆچی دەڵێت کاکە لەم وڵاتە تۆ دامەزراوت نییە بۆ ئەوەی گوێت لێ بگیرێت. ئیتر ئەگەر چی لەسەر حسابی خەڵکی تریش بێت ئەبێت هەوڵی خۆی بدات بۆی بەدەستێنانی مافەکانی بێروەها مەبەست بلازی دەڵێت سلااو پێشنیازێک بۆ مانگرتوەکان بە
دەڵێت خۆیان چاکن اینجا داوای چاکردم کە نازانمە بەسی چی لەوەیە ئەمیر ئازاد دەڵێ بەڕای من حەقی خۆیانە هیوادارم داواکاریەکانیان جێبەجێ بکرێت سامانی ئەم وڵاتە کەس نازانێت بۆ کوێ دەڕوات بە هەندێکی بدەن بەوانە خۆ گوناحن ئەوانە وا دەڵێت هەروەها ئازاد ڕۆژبەیانی دەڵێت دەبێت حکوومەتی ئێران پێداچوونەوەی جددی لە پێدانی دەرماڵی مەترسی بکاتەوە بەم شێوەیە ئێستا نامێنێت وە پێوەری سەرەکی بۆ دەرماڵی مەترسی ژینگەی شوێنی کاری فەرمانبەران بێت نەک بڕوانەمە و نزیکی لە دەسەڵات و حکوومەت بەڵە دیە لە دەربەندی خان زۆر سپاس دیە خان فەرموو کاکشان بە زەحمەت وتیان شیری دیالەکی ڕقم 1 و ڕقم 2 مەمنوع کراوە ئێستا ئەڵێن گوایە شیرەکە لەژێر چاودێریات دەرچووە بەس بە دواداتوونێکمان بۆ بکەن پیاوەتیەکە چ شتێکی ڕقم 1 و 2 دیەخان شیری دیالەکی ڕقم 1 بەڵێ 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 زۆر سپاس بۆ پەیوەندەکەت سۆران لە کەرکووک فەرموو کاک سۆران ئەم کاتە باش بێ زۆر سپاس کاک سۆران هەموو کاتێکت باش کاکە من لەسەر ئەو تۆرەی جەناب زۆر دەستخۆشی لێ یەکەم زۆر سپاس ڕاستی حەقی خۆیان هەموو کەسێ مانگردم کە داوای حەقی ڕەوای خۆی بکە حەقی ڕەوا لەگەڵ حەقی نەڕەوا بە حەقت دیایە بەڕاستی منم دکتۆرانم تیشکانە بەڕێزن احترامیان هەیە بەڵام بە حەقت ئینسانە بێت تۆ وتبین بێ تۆ مانگرتنەکەی دەرە لە شێدەی دوای مانگرتنەکەتان لەسەر چییە ئاخر تۆ بە حەقت نابێ ئینسانەوە ئەوەنە بێ لە هەموو شتێک بینیمان لە چەند وڵات هەیە دەوڵەت لەسەر میلەتەژێ لەسەر باجی میلەتەژێ بەس ئێمە ئەمالیاتە هەرچی شتێک بێ ئێمە بەس ئەڵێن حکومەت بمان دەرێ وڵات دەوڵەت بمان دەرێ سەر بەرشیا بمان دەرێ نابێ ئێمە چاوەڕێوە بکەینکەوە خۆمان شتێک بۆ خۆمان بکەین دەستکەوتی بۆ خۆمان بکەین بەڕاستیان پزیشکانە من ڕێزمێ بۆیان ئەوەنەی کە موچەیان بۆ کراوە ئەوەنەی ڕێزیان لێکراوە ئەوەنەی شوێنی افتاحەتیان بۆ دانراوە بەڕاستی ئەوە نەماردوو نەبوونا جێ خۆی ئێمە دەستخۆشی لە برا پۆلیسەکان بکەین لەسەر دادا لەسەر شەقامەکان بەڕاستی برادران مرور ئەمانە چی دەستخۆشیە بەڕاستی هیلاکە منام برادری ئاوارەی ناوبوو ئەیوە زۆر ماتون سعاتێ کارکردنیان با بە سعاتێ کارکردن لە ژوورێکی پێنکە یا لە کاتی سازیە گەرمە ئەمە ماندووبوونی ناوێ ئەمە ئەرشێکە لەسەر شانیانە بەڕاستی دەستخۆشیە لە مرور بکرێ لە پۆلیس بکرێ لەو کەسانە بکرێتەوە وەخت و ناوەخت هیلاکە بن بەڕاستی عەمەلەکان بەس پزیشکان نازانم داواکاریەکان نازانم چیان ئەوێت چیان ئەوێت برا بەڕێز سپاس بۆ کاک سۆران لە کەرکووک کاروان لە سلێمانی فەرموو کاک کاروان ئەم کاتە باش بەرەزیان زۆر سپاس کاک کاروان بەڕێزم وەڵای ڕاستی بێجوێنە من لە ناڵەکە بسەجیشکە ئەنجا بنم بۆ خەستخانەکە ڕاپەڕین بەڵێ تەنانەت مدیرەکە نەهێشتە داوی کات چون بە کارمەندەکانم هەموویمانی گرتوانەوەی کاریگەرێکی زۆر خراپیە لەسەری هەر شتێک بێت و داوای پارەکەن و داوای عەرزەکەن و داوای ئەم شتانە بکەن یعنی تەداوی دەکە بە مدیرەکەم و کاک نەزمەدی ناوشتی شوانی ناوە وتی نمانیان گرۆ ناتوانیت تەداوی بکەن یعنی بەڕاستی بۆچی یعنی لە پێناوی پارەیە لە پێناوی دکتۆر یابێ یعنی معاناتی خەڵک ڕاگرین نەک داوای پارەکە و داوای خان و کات و داوای خەس و خەمەرەکە زۆر سپاسانەکەم بەڕێزم زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ هێمن لە سلێمانی فەرموو کاک هێمن کاک هێمن لە سلێمانی بەڕێزان ئەم کاتەدا باشێ سەراییتان لەگەڵ لە سلێمانیەوە زۆر سپاس کاک هێمن فەرموو بەڵێ بەڕێزان بەڕاستی من سەوارە بە ماگرتی کە بە بەردەوامی ڕۆژانە بینین لە شاری سلێمانیەوە و لە هەندێک ناوچەی یعنی بە حکمیەوەی کە مەدیقە لای هەولێری نەگرتوتەوە و زۆرتر ناو ئیداری سلێمانیە بەڵام بڕواکە بەڕێزەدانی تۆنا مانگرتن هەر خراپە و مانگرتنیش ماگنەگرتنیش هەر خراپە بە حکمی کاکە تۆ کەسێک نەخۆشە چێتە نەخۆشخانەیەکەوە یاکە پێویستی بە چارەسەرانی نەخۆشەکە تاوانی چیە بۆ نمونە با چارەسەری بۆ بکرێ هیچێکەمانی خوا نەگرن بەڵام تۆنەڵێ با خەفەریات هەبێ بۆی ئەو نەخۆشەکەوت ئەو کچ و پڕۆی کە هاچێت بەڵام بەرە زێکشی تر حەزەکەم پێت بڵێم بەڵێ فەرموو کوردستانە یعنی هەموو فەرمانبەرێک وا ڕاتوە حەزەکە یعنی تۆنەڵێ ڕۆژانە مانگرتن هەبێ بە حکمی کە مانگرتن هەبوو ئەو کاتە پابند نابێ بەدەوامەوە تۆنەڵێ لەناو مؤسسەکەیە جۆرێک لە فەوزا دروست دەبێت جۆرێک لە بێسیداماتی دروست دەبێت لەناو ئەو دارەیە کە ئەو کاری تیاکە بۆیە حەزەکەن کاکە وەڵی بڕاتەن هەیە مەسەلە مەعاشیە ئەگەر تۆنەڵێ مەعاشیان کەم بێ تۆنەڵێ مەعاشیان کەم بێ هەموو موچەی تەندروستی 700,000 و یعنی موچە بەرەوسەرەوەیە بەڵە سپاس بۆ کاک هێمن لە سلێمانی وچانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە
بەڵە بەڕێزان بەردەوامی لەگەڵتان دەشتی کاسرۆ دەڵێت کارمەندانی تەندروستی دەوڵەمەندترین چینی ئێستەی کۆمەڵگەن معاشیان بەقەدەر ئەندەم پەرلەمانێکە. ئیتر نازانم چی تریان دەوێت. ڕەوامەلیک دەڵێت بەڕاستی کاری کارمەندانی تەندروستی زۆر قورسترە لە کاری دکتۆر، بەڵام موچەی کارمەندانی تەندروستیش زۆر باشە کە بڕەکەی 1.5 ملیۆن بەڕای من ئەم داوایی کارمەندانی تەندروستی زۆر ناڕەوایە. شەماڵ لە سلێمانی فەرموو کاک شەماڵ. زۆر سپاس کاک شەماڵ. دەستخۆشی سەرەتا دەستخۆشی لە بەرنامەکەتەکەم. زۆر سپاس دەکەم فەرموو. بەڕاستی من ئەمێ ڕوونکردنەوەی بۆ سەرجەم خەڵک لە ڕێی بەڕێستانەوە ڕابگەێنم. ئەم کارمەندەکان حەقی خۆیانە وەکو مانگرتن وەکو مانگرتن داوای حەقی خۆیانکەن، ئەوە واقع و کەس نابێت گلەی لەوە بکە مان بگرن. بەس ئەوەی ڕاستی بێ کە خەڵک پێویستی بۆوانە لەم کاتەیان ناکرێ ئەوان هەر هیچ خزمەت گوزاری پێشکەش نەکەن. ئەوە خاڵێک یعنی زۆر قورسە تۆ کەسێک ئەگەر لایەنە ئینسانەکە وازەوە بێنە کە تۆ کارمەندی حکوومەتی وازەوە بێنە لایەنە ئینسانەکە خەڵک کارمەندی تەندروستی نییە لە سەو جادەکە یەکێک سیارە لێیان ئەبورێتەوە دەکەس لێ خڕەبێتەوە. یعنی ماقولێتی دیانی ئەو لە خەسخانە چێتە بەردەمی لە ڕێی بەڕێستانەوە دووسێ لە کاتی ئیخبار و دوێنەوە پێرەژەوە کە ئین کرا خەڵگەیە لەسەر نەقالەکەی بیبن بۆ شوێنێکی تر لێو خەسخانەوە بیبن بۆ خەسخانە. یعنی ئەوە دروست نییە وەکو دروستی. خاڵێکی تر هەیە کە زۆر من حەزەکەم ئێوە تێبینی بکەن لە راپۆرتێکی بەڕێستانەوە زام دوێنە شەو ئەڵە 23,000 کارمەندی تەندروستی هەیە. ئەو 22,000 کاک شەماڵ 22,000 بەڵێ عەفوم بوورە 22,000 کارمەند چۆن من بە زۆربەی کات متابعی کەناڵەکەی ئەوەکەم 22,000 کارمەند هەیە. لەو 22,000 هەنێکی دێ هەر شادەی نییە وەرە ئەو هەموو خریجە هەیە وەرە ئەوە دامبەزرێن لەگوێ ئەو مافی ئەمیش بە من ناڵم مافی بخۆ مافی ینی پێشەکە مافی ئەمیش بخۆ مەخۆ یارمەتی بە یان ئەوەی لێ قوبوڵ مەکە بۆ شێوەیە. بەڵێ سپاس بۆ کاک شەماڵ لە سلێمانی. سافا گۆران دەڵێت بەڕاستی پێویست ناکات مان دەگرن بۆ خاتری موچەکانیان ئەدی چ بەوانە دەڵێن کە هێشتا هەر تەعین نەبوون. شاخەوان لاب دەڵێت حکوومەت بەرپرسە لە ژیانی ئەو خەڵکە. سیامەد محەممەد دەڵێت هیوادارم بۆیان زیاد نەکرێت چونکە موچیان زیاتر لە ئاسی خزمەتکردنیان. هانا جاف دەڵێت سڵاو مافەکانیان ڕەوایە بەڵام بۆ خەمی پڕکردنی گرفانیان زۆر گرنگترە لە پاراستنی ژیانی خەڵکی. بەڵێ ڕێبین لە سلێمانی فەرموو کاک ڕێبین. زۆر سپاس کاک ڕێبین. با قوربانم کاکە شوانجامەنی سەر بەرنامەکەتەوە پێشەم شتە دەستخۆشی لێ یەکەم. زۆر سپاس دەکەم. کاکە گیان لەم بینی مانگرتن و چی کارمەندانی سەحابێت چی کارمەندانی ئێساوەتە بڕیارەیە ئەمڕۆ خۆم گوێم لێ بوو لە کەناڵە بەڕێزەکەتان کە کارمەندانی بانکەکانی هەرێمیش بڕیاریان ناوە 15 ڕۆژێش کەم نازام لە 15 مانگەوە مان بگرن. بەڵێ وایە. کاک شوانجان ئایا لەم بینەیە کێ زەرەرەکە؟ طبعا میلەت زەرەرەکە وەنیە؟ کاک شوانجان بەڵێ کاک ڕێبین گوێم لێتە. طبعا میلەت زەرەرەکە کە میلەتی زەرەری کرد نەم حکومەت بە خەیاڵیان ئەگە حکومەت بە خەیاڵیا بەهاتایە بەڕاستی من ئەوە نەئەڵێم ئەگە حکومەت بە خەیاڵیا بەهاتایە میلەتی خۆش بویستایە یعنی بەدەم کێشەکانیانەوە چوو کاکی گیان کارمەندانی سەحەژە چی هەڵەتی و مانێگەگریان کارمەندی شوێنی شکێمانەگرێ کارمەندی سەحە کاکی گیان بەڵێ هیلاکن بەڵێ شەون و خونیەکەن بەڵام پۆلیسەکانی نەخۆشخانەکانیش بەڕاستی ئەوانیش هیلاکن یعنی چ دکتۆریان چ کارمەندێکی تەندروستی ئامادەیە لە کاتی سەرما و گەرما و خۆڵبارین و سارد و سەرمای بێتە گەڵ پۆلیسەکە دانیشە پێشوازیەک لە نەخۆشێک بە هەم ئەوەڵ کەس کە بێتە خەسخانەکان بەلای پۆلیسەکەیەت و برا پۆلیسەکان پێشوازیان لێکەن و چیەتی چی نییە یعنی لەو لەحزەیە بۆی هەیە یەکەم کەس کە تووشی زەرەر بێت پۆلیسەکانە. توان ئێوەش حکومەت کەم تەرخەمە لەو بینەیە حکومەت ڕاستەکە حکومەتیش دەوەرەکە کە بەدەم داخوازەکانەوە بچۆ لەگەڵیانە کۆبەرەوە بە تەفاهم نەگر جوابیان ناتوان ئینشاڵڵا سمانەگرن لەو بینەیە میلەت زەرەرەکە کاک شوان ئەو هەموو نەخۆشە چی بکە کاکی جان میلەت بەسەیتە میلەت بوو بە زەحێر لە بینی هەموو کەسێکە یعنی یەک مەسئول غەڵەتێ بکە میلەت سەحەیەکەیەتی. بەڵێ سپاس بۆ کاک ڕێبین لە سلێمانی. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. شاڵاو لە شەمشەماڵ فەرموو کاک شاڵاو. کاک شاڵاو لە شەمشەماڵ ئەگەر گوێت لێمانە بەڵە دیارە پەیوەندەکەی ئامادەنیە. عەبدوڵڵا لە بەردەڕەش فەرموو کاک عەبدوڵڵا. باش زۆر سپاس کاک عەبدوڵڵا. زۆری بەرەز
بەداشی دۆسپاس دەکەم بەڵێ فەرموو بەڵێ من وەکو هاوڵاتیەک لەسەر ئەو تەوەرە قسە ناکەم لەسەر چەند داواکاریەکەم لە حکوومەتەیە ئەگەر بە کورتی بێ کاک عەبدوڵڵا بەڵێ فەرموو من هاوڵاتیەکی گوندی زێرکەمە سەربەلەحەی ڕۆژیە بەڵێ جادەکەمان تێک چۆ چەندین جاریش پەیوەندیمان بەیەوە کردووە بەڵێ بەڵێ داواکانی لە ڕێگەی تەلەڤیزیۆنی ئەوە سارسەرێک بۆ جادەکەمان بکرێ وەڵڵی هەر جادە نییە بەڕاست بەناو جادە نەکو جادە نییە خەڕی تاسەیە بەڵێ داواکارم لە حکوومەت سارسەرێک بۆی بکە وەڵڵی نییە ژیان لەو گوندە فەشەلی نایە بەڵێ دەست خۆشتان لێ دەکەم ماوان بدەینن زۆر سپاس بۆ کاک عەبدوڵڵا لە بەردەڕەش بەڵێ پەیوەندیەکی ترمان لەگەڵدایە پەیوەندیەکی ترمان لەگەڵدایە بەڵێ وەڕێزم چۆنی فەرموو شنۆخانمە لەگەڵدایە فەرموو شنۆخان زۆر سپاس ئەم کاتەوە باش زۆر سپاس شنۆخان فەرموو بۆ ئەو مانگرتنی کارمەندانی تەندروستی بەڵێ طبعا هەر کەسە و ئەڕایەکی خۆی هەیە من وەکو مامۆستایەک کە ئاگادار بم لە کارمەندانی تەندروستی کە بۆ وەڵامی ئەو کەسانە بەڕاستی هەرێکە و قسەیەکی خۆی ئەکا هیچ هینێک مەسئولێک یان هینێک ناچێت ئەو خەستەخانەدا بزانێ کارمەندان چ ئەرکێکیان هەیە ئەوەنی من ئاگادار بم بەڕاستی زۆر کاریان هەیە زۆر هینن هیلاکە بن ماندووە بن حەقی خۆیانە یعنی دکتۆرێک پزیشکێک ناتوانێت بەبێ کارمەندێک کارەکەی خۆی بەڕێوە بەرێ بەڵێ یعنی کارمەند ئەرکی زۆر 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 گرانترە لە دکتۆرێک یعنی تووشی نەخۆشیە بن یعنی من کەسێک ئەناسم بە بۆنی ئەوەی کە دەستی برینار بووە کە ئێستا لە خەستەخانەی جمهوریە باوەڕەکەی تووشی چی بووە سەرەتان بووە لە گواستنەوەی ئەو خوێنەوە کە بۆی چووە ئەوە وەڵامی خەڵکە هاوڵاتیە بەڕاستی یعنی تر ئەبێ حکوومەت ئەو کێشەی چارەسەرکە هەمووی میلەتە یعنی فەقیر و هەژارەکە تووشی زەحمەتە بێت تووشی نەبێت پێویستە کارنێکی کارعیمات کە خۆی من ئاگادار بووم لە کەناڵەکانی ڕاگەاندنەوە خۆی یعنی وتی ئێمە زیاد دەکەین بۆیان زیاد دەکەین هەروەها داواکاریەکانیان جێبەجێکەین بوو بەچی تاسانی بوو بەچی بۆ وەڵامیان نایەنەوە یعنی تۆ ئەوە 3-4 ڕۆژە یعنی درێژەشە کێشێت تەکید بە یعنی درێژا کێشێت کە درێژەشە کێشێت چێ بێت میلەت هینە بێت هیوادارم بەدەم داواکاریەکانانەوە بچون بۆی هاوڵاتی نەبێتەوە هۆکارێک بۆەوەی گیان لە دەستیان هەشتێکە زۆر سپاس بۆ شنۆخانە سلێمانی بەڵێ عەبدوڕەحمان لە قەڵازیە فەرموو کاک عەبدوڕەحمان زۆر سپاس کاک عەبدوڕەحمان فەرموو ئەلۆ کاتە باش بەڕێزم زۆر سپاس دەکەم فەرموو دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم زۆر سپاس دەکەم بەڕێزی وەڵایی بەڕێی من ئەو ماگرتنە بۆ داواکارەکانی ماچخواان شتێکی باشە بەڵام نەدەبوو ئەوەندە درێژە بکێشە بەڕێزگانی ئەو خەڵکەش دەکەوێتە مەترسیەوە خەڵکی نەخۆشە سەردانی نەخۆشخانەکان دەکات پێویستی بە چارەسەرە زیاتریش لەوانەیە خەڵکێکە بێ کەم دەرامەتە کە دەچێت خەستەخانەکان بۆ وەرگرتنی چارەسەر بۆیە پێویستە حکوومەت شتی کە بێدەنگدانە نیشی هەست یا چارەسەری چارەسەرێک بۆ دۆخە بدۆزێتەوە بەڕاستی چا خەڵکێکە دەچێتە خەستەخانەکان پێویستی بە چارەسەر دیشەڕنەوە ئەنی پێویستە بەشدری کاتە و دۆخە چارەسەر بکرێت بەڵێ سپاس بۆ کاک عەبدوڕەحمان لە قەڵازیە دایکی کرمانج لە هەولێر سلام علیکم علیکم السلام دایکی کرمانج فەرموو دەستخۆشی پێشوچی دەستخۆشی و بەرنامەیەتان لێ دەکەم زۆر سپاس دەکەین بەنسبەت ئەو مانگرتنەی دکتۆرەکان و هەموو جەماعەت ئەوە طبعا ناتەمانیان گرتیا حەق خۆیان دەوێت ئەوانش حەقی خۆیانە ماندوونە هیلاکن بەزاحێتی کاتیش دەبی فکر لە میلەت بکەنەوە و چەند ڕۆژە نەخۆش دەبینە خەستەخانە نەخۆشی خەتەرمان بردووە لە تەواوی دەبێ وەڵامانمان گرتووە ئەوە دووەمیان ڕێزم هەیە لۆ دکتۆرەکان ڕێزم هەیە لۆ هەموو ئەوانەی کارمەندن لەوێندەرا بەزە جاری وا دەچێ خەستەخانە خۆت لە بەرچاو دەکەویتن ئەو کارمەندانێکە ئیسەمانیان گرتێ بێزیان نایە جواب بدەنەوە دکتۆرەکانیش بەعزێکیان هەمویان ناڵێن ئێمە بەعزێکیان زۆر زۆر بەڕێزن بەس بەعزێکیان بە پارە نەبێ هەر جوابت نادەنەوە
لە عیادە سەرچاوم لە خەستەخانەکانیش هەر جوابت نادەنەوە چیتە غێر دەبی بچی کە فەخست کرد هەر لە دوورەوە حەبەچیت لە پاراستۆر لۆ دەنووسن یا شتەچیوە ئەوانیش لە عینی کات کەم و کوڕیان هەیە قەیدی ناکە حکومەت کەم و کوڕی هەیە بەدەم ئەوانەوە نەهاتووە بەس ئەوانیش کەم و کوڕەکانی خۆیان بەچاکەن اینجا حکومەتیش دەبێ بە چاچی ئاور لەوان بداتەوە لەگەر ڕێز و سڵاومان بۆ هەموو دکتۆرەکان و کارمەندەکان. زۆر سپاس بۆ داکی کرمانج لە هەولێر. دیدار لە سلێمانی سڵاو لەبێ فەرموو. بەڵێ کاک دیدار فەرموو. ئەم کاتەوە باش. زۆر سپاس دەکەین فەرموو. خۆشکەری بەرنامەکەت لە یەکەم گەلێک سپاس دەکەم. دەستخۆشکەری لەو دکتۆرە بە ڕێزانەش دەکەم کە ئەوگە و شێوەیە کارەکانیان نەکەن بەڵام بەداخەوە حکوومەتە ئێستا هیچ شتێکی بۆ نەکردوون. بەڵام ئەوەی من ئاماژەی دەکەم ئەوەیە بەداخەوە کارمەند لەم وڵاتەی ئێمەیە جورئەتی وەکو دکتۆرێ نییە بێتە سەر شەقام ئێستا فەرمانبەر هەیە لە وڵاتەکەی ئێمە 250-300 موچەکەیەتی ناتوانێت بێتە سەر شەقام وەکو کارمەندانەی مانگرتن کە ینی بەداخەوە من خۆم فەرمانبەرێکم ئێستا 350,000 موچەکەمە هیچ دەرماڵەیەکم نییە یعنی لە شارەوانی دەوامەکەم بەشی زیادەڕیم تا ئەم دەقەیە هیچ دەرماڵەیەکم بۆ نەکراوە یەک فەرمانبەریش نایەتە سەر شەقام بەداخەوە نازانم بۆچی تا ئێسەوە دەستخۆشەری بەرنامەکەتان یەکەم زۆر سپاس بۆەوەش. سپاس بۆ کاک دیدار لە سلێمانی شاڵاو لە چەمشەماڵ. کاک شاڵاو لە چەمشەماڵ زۆر سپاس کاک شاڵاو. ێوارەتان باش؟ زۆر سپاس دەکەم. ێوارەت باش فەرموو. دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم. زۆر سپاس دەکەم. بەڕاستی دەرماڵی کارمەندانی تەندروستی زۆر ناشەفافە. تەنها بۆ دکتۆرە بە حەقەت هەموو کارمەندانی تەندروستی لە هەر لە چۆن بڵێن لە پرزگەوە هەتاوەکو ئەلو گوێمان لێتە کاک شاڵاو فەرموو. لە پرزگەوە هەتاوەکو ئەگاتە سەرەوانێ هەمووی یەک خزمەتەکە. من نازانم بۆچی دکتۆرێک 100% بۆ شۆفێرێکی ئەمبولانس 120 هەبێ. یعنی معقول لێتی تیا هەیە موچە تا ئێستا ماوە کارمەندێک ینی شۆفێرێکی ئەمبولانس 270,000 دینار بە هەموو مخەساتەکانە وەربگرت. سایقمان هەیە شەو ڕۆژی چەمچەماڵ سلێمانی 65 کیلۆمەترە 4 جار ئەچێتە سلێمانی دێتوانێ ئەوە موچەکەیەتی. بۆیە داواکاری لە حکومەت ئەگەر دەرماڵەی ئەلو گوێمان لێتە کاک شاڵاو بەڵێ. یعنی بەڕاستی تەنها ئەو دەرماڵانە بۆ چەند کەسێکە بۆ چەند کەسێ سەرفەکرێ یعنی هیچ ئەو خەڵکانەی تر یا ئەو کارمەندانەی تر لێوانن هیچی ئەوانە ناگرێتەوە بەڕاستی. زۆر سپاس بۆ کاک شاڵاو لە چەمشەماڵ. ڕێباز لە هەولێر فەرموو کاک ڕێباز. زۆر سپاس کاک ڕێباز فەرموو. من وەک کارمەندێکی تەندروستی حەزەکەم لێرەوە ڕای بگەێنم ئەو هاوڵاتیانەی کە بەشداریان کردو کە وتیان کارمەندەکان هیچ ئیلتزاماتێکیان نییە لە نەخۆشخانەکان. یەکەم شت دەواڵێم کە ئەڵێم ملیۆنێک و ملیۆنێکردنی هیچ ڕاست نییە ئەو قسەیە. من کارمەندێکم 2 ساڵە معاش 2 ساڵە خزمەتم هەیە 500,000 هەیە. ئەوە لەلایەک لەلایەکی کەسەوە ئەگەر کارمەند ئەوەندا کەمتەرخەم بووە بۆتی ئێستاکانەوە باریان لێ تەنگ بوو و ژیانە لێ تەنگەوە بووە با دکتۆرەکان لە نەخۆشخانەکان کارەکان بۆ ڕای بکات. ئەلێ دەرەکەوێت کە کارمەندی تەندروستی چەند ماندووە لە نەخۆشخانەکان. لایەکی کەسەوە هیچ کارمەندی تەندروستی نەهاتووە بە تەواوەتی مانگرتنی ڕاگرتی بێت بڵێن قاوچەکانی ڕاگرت بێت. لە تەواریەکان لە بەشەکانی تەواری دایم خزمەتگوزاری هەبووە. حەزەکەم حکومەت ئەگەر نایەتە سەر هێڵ داوا لە هەموو کارمەندای تەندروستی و هەموو دکتۆرەکانەکەم ئێرەکانی ڕابگرێ بزانم حکومەت تا چەند توانای هەیە ئەم خەڵکە چارەسەر بکات. ئەگەر کارمەندانی تەندروستی نەبن بزانم حکومەتە چۆن توانێت ئەم میلەتە بەڕێوە بات. زۆر سپاسانەکەم دەستان خۆش. زۆر سپاس بۆ کاک ڕێباز. بەڵێ دایکی شادی لە کفری فەرموو دایکی شادی. زۆر سپاس دایکی شادی. دەستخۆشی بەرنامەتان لە یەکەم. زۆر سپاس دەکەین. کاک شامە لە کفریەوە پەیوەندیم پێدەوە کردووە. خۆشحاڵین دایکی شادی فەرموو. تقریبا 3-4 شەو پێش ئێستا ئافرەتێکی دوگێمان پردۆ بۆ تەوارەکەی کفری لە خۆشخانەی شەهید خالد گەرمیانی. دکتۆرەکە و کارمەندەکانیش هەموو نووست بوون بە زۆر هەڵساوندای چارەکێ ئێڵاستان. دکتۆرەکە ئەڵێ چی ئەی بۆچی ئێستا هێناتان ئەی بۆ نێتان هێشتۆتە بەیانی. ئێستاش داوای دەرماڵە و داوای ئەم خۆپیشاندا ناکەن. هیوادارم لێتان بۆ شتانە بڕفۆنەوە.
بەڵە سپاس بۆ دایکی شادی لە کەفری ئامینە لە سلێمانی. دەستخۆشی بەرنامەکەتان لێکم. زۆر سپاس ئامینە خان فەرموو. سەبارەت بە مانگرتنی کارمەندانی تەندروستی مانگرتنیان لە نەخۆش نەکردووە. مانگرتنیان لەبەرەوە کردووە لە 12 عەدێکیان پێدرا کە مانگرتنیان ڕاگەاندبوو کە دەرماڵەیان بۆ یەک بخرێ و وعدیشان پێدرا لە سلێمانی کۆبوونیان لەگەڵا کراو وعدیان پێدرا کە بۆیان جێبەجێ بکرێ. بەڵام بەداخەوە ئەوان وعدیان پێیان کە جێبەجێ بکرێ بەڵام وتیان لە پەرلەمان قەراری لەسەر دێن. وەکو من ئاگادار بم چەند جەلسەی پەرلەمان دانیشتون هیچ باس نەکراوە لەبەرەوەی باسییان نەکردەوە بڵێن دەرماڵی کارمەندانی تەندروستی لەگەڵ هاوپێشەکانیانە پزیشکان ڕێک بکرێت. بەڵام دوایان خست لەبەرەوەی پەرلەمان قەراریە دەرماڵەی بەغاوەکو سلێمانی شۆکو بەغای لێبێت هەولێر هەمووی وەکو بەغای لێبێت کەواشی لێبێت ئێمە لێ وایە ینی لێرەش ناکرێت ینی وعدەکەیان نبردە سەر کارمەندانی تەندروستیش حەقی خۆیانە داوای مافی خۆیان بکەن و مانگرتنیش تا ئێستا لە خەستخانەکانە مانگرتن هەیە بەڵام هیچ نەخۆشێکیشی مان نەکراوە بە خۆشحاڵی وەڵێم تا ئێستا هیچ نەخۆشێکیش گیان لەدەست نایەوە بۆ بۆنێ ئەم مانگرتنەوە. ئێمەش داواکەین ئەگەر هاوتاش ناکرێت بابرا پزیشکەکانیش وەکو کارمەند تەندروستیەکان دەسڵ پەنجابێ کێشانی خۆ میکرۆبێکیت ناڵێمە دکتۆرە ئەو کارمەندی تەندروستی هەمووی وەیەکویە هەر لە کارگوزارێک تا پزیشکێک وەکو یەک خطوورەی هەیە. بەڵە سپاس بۆ ئامینەخان سلێمانی زۆر سپاس بۆ پەیوەندەکەت عەلی لە سلێمانی فەرموو کاک عەلی. سڵاو لێ بێ دەستخۆشی لێکم. زۆر سپاس کاک عەلی. وەڵای زین چۆنەکە کە شوان با بڵێن مانگرتنی کارمەندەکان ئەوە بەجێی خۆی من ڕەنگاوە نازان مافیوان چیە و چۆن و چۆنیە ئەو بۆ خۆیان باو خۆیان داوای کرد. بەڵام منەمێ لەسەر سیستەم تۆزە قسە بکەم. سیستەم یە وڵاتەی ئێمە حکومەت ئێمە بێ حکومات معنای حکومات ئەگەر ڕێز عایلێکیش بێ سیستەمیە بێ بەرنامەیە بێ بەڵام حکومەتی ئێمە حەشواییە سیستەمی نییە بەرنامەی نییە. هەموو بەرنامەکان یزانی چیە و خەڵقانش کەس بەشێکی زۆریانی چ گویان لێ تاعین بوون لەسەر مەسەلەی حیزبی و خزمەتی و ناسراوی ئەو شتانەیە هیچی لەسەر پێوەری شەهادە و کەفایەت و ئەو شتانە نییە کە بڵین شتێکی حەقیقەت بێت و پێی دامەزرا بێ. دوایەوە زەین چۆنە خۆی ئەم وڵاتە ئێمە هەر هەمووی وایە تۆ هەر دایەگەچی باوەڕ بێ ئەو کەس مۆسەفەی کە لەسەر کورسیەکەیە کە تۆ هاوڵاتیەتی دەبەردەمی خۆی لە عەسا ئەو مێزە هی هاوڵاتیە بەڵام مۆزەفەکە بەی خۆی زانێ کە ئیشت بۆکە ئەڵێ تۆ عەبدی منی تو لەبەردەی من ئاسایم بەخێری خۆم ئیشت بۆکەم. ئەمە بەڕاستی سیستەمێکە لە وڵاتەی ئێمە کە خەڵک هاوڵاتی مەغدورە بە هەموو معنایە. من خۆم چەقۆیەکم کرد بە پەنجی خۆمە چوون بۆ تەوارێکی شاری سلێمانی خوێنی لێتکا بە کە درونەوەکە کە پێم کاکە خۆی توتە قەڵم بۆ لێ با خوێن لێرەیە وتی با دکتۆر بیبینێت دکتۆرەکە خۆی لێ دانیشتەوە پێمەڕە دانیشە با دکتۆر بێ پاش نیم سەعات ئینجا زۆرم بۆ هاتم کاکە دکتۆر ناوتی سێرەکەم ئەوەی کە بە منە لە دانیشە با دکتۆر بێ خۆی دکتۆرەکەیە. لەبەرەوە هاوڵاتی لە خەستەخانە بەڕاستی ئەو کارمەندانە دکتۆرەکان وەکو پێویست خزمەتی ناکەن ڕێزی لێ ناگرن. باوەڕ بێ هەرە چیتە دەرگای خەستەخانەکە جارە یەکەم لای پۆلیسی خەستەخانەکەەوە ڕوبەڕوە بیتەوە بۆ چی ئەچی لەبەر چی ئەچی کوێ دێشێ یعنی ئێوێ جارە لێ تاقیبێکی تەواو بۆ شتەکە بکەیت جایز دەچوو لەگە خواکازی شدا. لەبەرەوە خۆی سەرتاپا سیستەمی بەڕێوەبەراتی دام و دەستگای حکومەتی ئێمە فەشەلە گەندەڵە دارزیوە لەبەرەوە خەڵکی شیاو لە شوێنی شیاو نییە. ئەمەیە کێشەکە حکومەت توش قەیران بووە چارەسەری و خەڵقە ناکە بە تەئکید قسێکی کوردی ئەڵێ بۆتە ماری شێخ عومەر و لە قاچی ئاڵاوە خۆی ئەو خەڵقانەی خۆیان لە قاچیان ئاڵاون هیوادارن لە قاچیان نبدەوە. دەستخۆشی لێکم. زۆر سپاس بۆ کاک عەلی لە سلێمانی بەڕێزان دیارە تەوەرەکە وا بوو بۆ شێوەیە کە زۆربەی پەیوەندیەکان زۆرنەی بەشداربووان گلەییان لە کارمەندانی تەندروستی هەندێکیان گلەییان لە پزیشکان کردووە. ئێمە بە بێلایانی و بەو شێوەی کە ئازادانە هەموو کەسێک قسەی خۆی کرد لەسەر مانگرتنی کارمەندانی تەندروستی و کاریگەری مانگرتنەکەیان لەسەر نەخۆشەکان بەتایبەتی. بەڕێزان سبێنێ لە تەوریکتر بەنامەکەی خۆتان مایکی خەڵک هەر لەگەڵتان دەبین هەر شاد و بەختەوەر بن.